کە ئەمیش وەکتەوەری یەکەم بابەتێکی گرنگ و هەستیارە کە پەیوەندی بە تاقیکردنەوەکانی وەگاشکرا کە ڕۆژی یەکشەمەی داهات و تاقیکردنەوەی قۆناغی 12 دەست پێکە. ئێمە باس لە کەمکردنەوەی فشارە دەرونیەکانەکەین لەسەر خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکاندا. ئێمە چۆن بتوانین ژینگەیەک بۆ خوێندکارەکان بڕەخسێنین، ژینگەیەشی ئارام لە ماڵەوە کە ئەم فشارە دەرونیانەی لەسەر کەم بێتەوە. بەڵێ وەک ئاماژەم پێ ئێمە بەسپاسەوە دکتۆر کەریم شەریف قەرەچەتانیمان لەگەڵا پسپۆری دەرونی لە ستۆدیۆ. دکتۆر بەخێر بیت. مانێ باش دکتۆر بەخێر، زۆر سپاس. دکتۆر با من هەر پێشەچەکەی خۆم بکەمەوە بە پرسیارێک. ئێمە چۆن فشارە دەرونیەکان لەسەر خوێندکاران کەم بکەینەوە، چۆن ژینگەیەکیان بۆ بڕەخسێنین کە بتوانێت ئەو فشارە دەرونیانی لەسەر کەم بێتەوە. زۆر سپاس بۆتان. بێگومان کاڵن فشاری دەرونی بەبەستمان چێتر دڵەڕاوچەیە. بەڵێ یعنی ئەگەر خوێندکارە لە سەرەتای ساڵەوە خۆی ئامادەکرد بێ، ڕۆژانە لە ناوپۆلە ئاگای لە مامۆسا بوو بێ، هاتوۆتەوە بابەتەکەی دووبارە خوێنەوەتەوانێ، ڕۆژانە خۆی سعی کرد بێ کەڵەکە نەبوو بێ بەسەریا، ئیمتحانی مانگانەی یاوە تاقیکردنەوەکان ئێستا زۆر ئاسانە. کاتە ئەکرێ بڵین ئەمە بەشێکی ئەم فشارە دەرونیە کەمەکاتەوە لە 100 کەمەکاتەوە. ڕی فشاری دەرونی چ کاتێ دروستە بێت کە تۆ ترسە هەبێ بڵێ پرۆگرامەکە قورسە دەرناچم پرسیارەکە بەڵام خوێندکارەگەر لە سەرەتای ساڵەوە ئێمە با هەم بەس بۆ ئەم ساڵ نەبێ با لەمە دووە بۆ هەمیان بێ خوێندکاری سا لە پۆلی 12 ساڵەکە چێتە زانکۆی ئیشاڵڵا چێتە پەیمانگا کەواتە پێویستە یەکەم شت هەموو خوێندکاری لە سەرەتای ساڵەوە خشتەیەکی هەبێ ڕۆژانە لە ناو پۆلە ئاگای لە مامۆستا بێ. تۆ نەچیتە ناو پۆلە و غایب بیت و لە پەنجەرەکە و سەی دەرەوەکەیت و خۆ مەژغوڵکەیت و یتە خەو بێت و هەتا دوی شەو سێ شەو خەریکی فەیسبوک و بیت و بەیانی لە ناو محاضەڕەیە باوێشک بیت. ئەمە خۆ دوایی هەرچیە بکەی قورسە زەحمەتە. ئێ ماڵین خوێندکارێ بە شێوەیەکی ڕێکوپێکلێتی ئێستا هەندێک بۆ چوونی غەڵەتەیە تکن لەلانی دەرونیە ئێستا دەرکەوتووە باش کاتێ خوێندکارێ زۆرە ترسێ فکرەی نەرێنی سلبی خاتە ناو مێشکەوە مەسەلەن زۆریان فێر بوون. ئێمە زۆر جار و چەندەها ساڵ لەگەڵ ئێمە دانیشین زۆر جارڵی وڵای تسم دەرنەچم مەسەن نمرە نەهێنم پرۆگرامکەم پێ تەواو نەبێ. ئێڵم کاکە ئەمە مەڵێ چونکە ئەمە لە شوێنی خۆیان نییە. بۆچی جەناب دەڵێن مەسەن هەفتەی داهاتوو بڵێ ئیمتحان دەست پێکە باشە ئێستا تاقیکردنەوە نەکردو نەچیت چۆن زین دەرەجە نایێنی ئەخەرمە عیلم الغەیبە ئەمە بەس خوای گەورە ئازانێ. بەڵام ئینسان کە ئێستا فکرێکی غەڵەتە خستە ناو مێشتەوە مێشک عەقڵی نییە، مێشک ئەداتێکی عاقڵە. یعنی من زۆر جار لەمەکو و لاپتۆپەی جەناب وایە ئەڵێ یەک زائیدەن یەک ئەینوسی حەوتەکە خۆ ئەوە پێ ناڵە مەینوسە بۆ چی پێڵی بۆ جێبەجێگە. بەڵام کاتی یەک زائیدەن یەک حەوت ناکە هەڵەیە خەتای ئەوە نییە ئەو جیازە زیرەک هەتای منمی عازم ماوەتێ مێشکیشمە ئەوە لەسەر مێشکەکە بە غەڵەت دیاوە بالضبط. هەندێک خوێندکار هەیە خۆیە ترسێنێ دەرەجە ناهێنم نمرە قورس کەمە بێ منهەجەکە تەواو آخر ئەمە بوو بوورە یعنی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە پرۆسەی خوێندن لەم وڵاتەیە هەموویمان کۆ کردوێتەوە لە پۆلی 12 یعنیەکە لە هۆکارەکە خوێندکارمان هەیە نمونە کە سوکاری هەمومان ڕەنگە تاکو پۆلی 11 هەموو ساڵە یەکەم بوو بێ بەس بە هیچ ناچێ ینی کە ئەچێتە 12 ئەوەی کە خوێندوێتی کە هەموو ساڵێ سەی هێناوە لە سەری ساڵا و لە کارتەکەی دایک و باوکی توێت ئێمە بچێتە پۆلی 12 یەکسەر دکتۆریەکە وەری گرتو و پزیشکەکە وەری گرتووە. خۆی ئەمە یەکێکە لە هۆکارەکانی دروستکردنی ترسوڵاوچێ بۆ چونکە وەکو جەناب بفەرموو هەموو چارەنووسی خوێندکارمان هێناوەتە سەر ساڵێک هەرچەنگە ئێستا خۆ سیستمەکەی وەزارەتی پەروەردە لە ساڵ دەی پۆلی دەسابی بەڵام زۆربەی خوێندکارەوە ئەوەی بۆ حساب ناکەنیا خۆی نایەوێ بیکە. خۆی مەفروزە لەمە دووەک ینی بە من بێ ئێستا من ئەگە دەسەڵاتم هەبێ لە 160 پۆلی 12 حسابەکەم لە سا 6ەکەش دەی بۆ پۆلی دا 20 بۆ پۆلی 11 لە ساسیشی بۆ پۆلی 12 لە ساچلەکەی بۆ چیەکەم من و تۆ هەردووکمانەی بچینە کۆلێجی پزیشکی لە پۆلی 12یشی 95مان هێناوە. ئەبێت لەو کۆلێجی پزیشکی ئەگەر بۆ هەندەسە بێ لە کۆلێجی هەندەسی تاقیکردنەوەیەکی گشتیمان بکەن بۆ ئەو بوارە چکە ئێمە خۆ دەزانی پۆلی 12 بابەتەکان گشتیە هەمووی بۆ نەبۆ پزیشکی نەبوو ئەندازیاری نەبوو ئەوەیە. بەڵام لە 140 مەسە مشیتە کولەی تۆب لە 140 ئیمتیحانی تەلەبە لەسەر کولەی تۆب و لیژنەیەکی پسپۆر کۆمەڵێ پرسیاری تایبەتدار لە ئەوەی هەندەسە لە 140 لەسەرەوە بێ ئەوەی علوم پێشنیار نەکراوە دەیانجا پێشنیازمان کردووە. بەڵام کێشەکە چییە؟ زۆر جار جوابمانێنەوەڵێ ئێستا ئەمە عەدالەتێکی تایە ئەیخێنە جیهان زەوانی و کەس دەستکاری ناکە.
بەڵام تو لە سا شەستەکە ئێستا زۆر جار لەوانەیە من و تۆ کوڕەکەی جەنابێ 97 کوڕەکەی من 95 ئەگەر بێت و لە کولی تۆپ کوڕەکەی من وەرگیرێ بڵێن لەو ساعت چلەکەی کولی تۆپ دەرەجە ببێن لەوانی تۆڵی من لە ئەعدادیە 97 ناوەیانی چی سای کوڕەکەی من وەرناگیرە چونکە ترسیانێ ئەو لە ساعت چلەوە بێزەبت کرد بۆ بەڵام دکتۆر هەنێ جاریش دەبا بۆ تەواو ترسیانێ ئەو لە ساعت چلی کە لە کۆلێجەکان هەیە تەلاعوبی پێ بکرێت بس ئەوە ئەگەر وەکو وڵاتانی دنیا ئەو اختیبارە هەبێ و تێستێکی عالەمی هەبێ و هەر عینەشت بەو جیهازە بکرێت و پرسیارەکان بەس پسپۆر بێ بەوە بڕوا بێ ئەویان ناکرێت کە ئەوە کە ترس و قەلەقەکە نامێت حەز و ئارەزووی خوێندکارەکەش زیاتر بێ ینی تۆ ئێساگە خوێندکارێک دێنی هەندێکی باش بڵێ لە هەندێسە حەزی لە هەندەسەبی وایە بە حەزی لە سەربازی بێ لە هەنێکی تر چاکەزای کێشەکانمان زانین چە ئەوەیە زۆر جار دایک و باوکەکان حەز و ئارەزوە خەفەکراوەکانی خۆیان وەختی خۆی کە نەهاتوەتی ئەیانوی لە ڕێگەی مناڵەکانیانەوە یعنی من حەزم کرد بم بە کۆلێجی بچم ببم پزیشک نەمتوانێت ئێستا کوڕەکەم ناچارەکەم دەرەجەی بەرزبێنێ کوڕەکەم بۆنی دیتۆڵەکە جێژە بێ بەلای خەسەخانە ئەڕوا سەری جێژەخوا ئەمە کێشەکانمان ئێستا من زۆر تەلەبە هەیە ترسەکەی لەوانە من کێشەم نێوازم لێ بێن دایک و باوکم من نمرەی تەواوە هێنم ئەو شوێنەی خۆمەمە بە زیایی شەوەێگەن بەزەوەڵە بێ بچیتە کۆلێجی پزیشکی من حەزم لێ نیە کۆلێجی ئەندازیاری حەزم لێ نییە بۆی یەکێک لەوەی کە پێشگەل لە نیزامی سیستمی تاقینەوەکان باسمان کرد زەختی دایک و باوکە ئەوێ ئەو شتەی ئەیە هەمووی بێ بە دکتۆر و مهندس تخوا با پرسیارێ بکەینەوە هەمومانە بین لەسەر شاشەکان یەکێکی بۆ ڕۆناڵدۆی ئەو میسیە ئەخۆمە دکتۆرە ماستەریان نییە کولی توێن تاو نەکرێت بەقی هزار ئوستازی جامیعی کولی توپ پارەی هەیە داهاتێ یەکێک و مستربین ئەو ڕۆژە خوێن بەڵێ لە ڕۆناڵدۆش دەوڵەمەندترا ئەم پیان مجەڕە چەند حرەکەیەکە مەوهیبەیەکی هەیە زانایەکە ناوی گاردنەرە ئێمە هەمووی قسەی لەسەرەکەین شەو ڕۆژ لەوانەیە سێم جارە باسیەکە بەڵام ئیشن لەسەر ناکرێت پێشنیازەکان جێبەجێ ناکرێت بڕوا بە ئیسپاتی کرۆ نۆ جۆر زیرەکیمانێت هەستا ینی کوڕەکەی تۆ براکەی من خوشەکەی من هەمومان نۆ جۆر زیرەکیمان هەیە لەوانەیە هەندێک زیرەکی جستەی جوڵەی هەبێت ئێدەوە بڕاتە بواری با بڵێن وەرزشەوە یەکەمە بێت و مستەقبلێکی چاچیە بێت حەزوارە زۆکەش ێتە دیتوانەکانیشێ هەیە لە بواری کۆمەڵایەتیە باشە هەیە لە بواری بۆ نمونە لوغەیە باشە ئێمە کێشەکانمانەوەی هەموو یەڵەن کولی توب و هەندەسە و خان هەر ئەو سێ کۆلێ دکتۆر ئیزافە بۆ قسەکەی تۆ من نمونەیەکی ڕاستی هەیە کەسێک کۆلێژی پزیشکی هێناوە بەڵام حەزی لە وەرزش بووە بە ناچاری چۆتە کۆلێژی پزیشکی بەڵام دوای 2 ساڵ وازێنەوە ناخە دەبەرەوەی دکتۆرێکی فاشی لەبی حەزی لە وەرزشمانە ڕاستە دەرەجەکەی بەرز بووە خۆ دەرەجەکە شەر نییە ڕەنگە لە وەرزش بووە ماستەر و دکتۆراشی بێن بەس یەک شتی شێ بەبەرزان بە دایک و باوک بزانێ مەرج نییە ئەوەی نمرەی کەمێنێ زیرەک نەبێت یا ئەوەی نمرەی بەرزێنێ زیرەکتر بێ هەیە 100 لە 100ێنێ بەڵام هەیە 50 ئەهێنە لە پۆلی 12 ئەگەر اختیباری IQ زیرەکی بۆ بکەی 50 زیرەکترە لە سڵاگە بەڵام ئەوەی کە سەی هێناوە پێڵێن متەفەوەقین دراسیان لە خوێندنە سەرکەوتووە یعنی کتێبێکە لە بەری کردو دەرخی کردووە ئێستا خۆی پۆلی 12کانمان هەمووی مناڵمان هەبوانەیە 100 لە 100 لە ئینگلیزیێنێ بەڵام کاتێتە کۆلێجی پزیشکی بە کوردی قسەی لەگەڵ بکەین ناتوانێت 5 دقیقە بە ئینگلیزی قسە بکات 10 دقیقە ئیلاوانە ناکە لە ئەعدادی و لە مەکتەبی تایبەت بوون و ئینگلیزیان خوێنەوە جینال زۆربەی زۆری هەمووی بە ئینگلیزیەکە تێ ناگا بێ وردۆ دڵنگ کەواتە لێرەدا ئەوەی کە لە 100ێنێ لە فیزیامانەوە نییە لە 100 وەکو ئانیشتاین دەرەچێت نە لە کتێبێکە سەی هێناوە بەس لەوانەیە یەکێکی پۆلی 2 فیزیا سەقاتی و زیرەکە لە بەریشەکانی دەرخیەکەنەوە نی لێ تێگەشت شتێکی بێت لێ ئەخوێنێت و لە بەریەکە بۆ کۆسەرۆک و جاران نەماوە ئێستا بەس 50 پرسیارە 50 خەتی لێ ینی یەک گوشام تەلەبە لە مێشکی دەرنایێنێ بەس ئەوەیە خەتێ جاران ئێمە ئەوڵەمان نووسی دەستمان هیلاکە بوو ئێستاش ئەم شێوازە تازەیە تا چەند کاریگەری لەسەر کەمکردنەوەی فشارە دەرونیەکان بۆ سەرخانکار هەیە وەڵی خۆی ئەمە سۆماکە خۆی کێشەکە چییە تۆ لە 100 ئەبێ بیزانی بیناسیتەوانە یعنی مەجای ئەوەی تیانە یا دەرەجەیە نیان ناهێنی بەڵام لە جارانە ئێمە پێشنیازمان کردیش نەبێت لە 150 پرسیارەکان بکەنە بە وتاری مەقالی لێرە تۆ حڕێ بەڵێ بنووسی بەسم باسی کە ڕوونی کەەوە کە تۆ لەسەرلایانی دەرونی دکتۆر پێگومان چونکە تو هەر شتێک گەنووسی دەرەجە هێنی بەس لێرە یا سفرێنی یا دەرەجی تەواوێنی جوابەکە بێ ڕاست بێ بەڵام لە شەرحەکەیە زیاتر تۆ شتە نووسی شتێتەوە خوتوریتیانە ئەمە هیچی تیان نییە خۆی لە هەندێشت لایانی باشی و لایانی خراپی خۆیە بۆیە ئێمە هەمووی دیارە داواکەین لە ڕێگەی شاشە جوانەکەیەوە بە قوتابی خوێندکارڕێن مەترسە ئەوانی کە چوونە با بڵێنە کچنە فەزا و ئەچنە سەر مانگ و ئەوڵێن مەری خۆوانە ئەم هەموو داهێنانیان کردو کیان دەمن تۆ زیاتر هیچیان لەو زیاتر نییە
ئەوەی یەکەمی هەریەمە بێت چی لە تۆ زیاترە بەڵام ترسەکان چییە پێش وەخت فکری غەڵەتە خەنە ناو مێشکانەوە دەرناچم دەرەجە نایەنم اینجا ئێمە جیازێکمان پێ جیازی لا ئیرادی لە دوو بەش پێکاتەوە بەشێک پڵەن سەمسایی بەس فکرێکی غەڵەت خەن نامێشتەوە یەکسەر لێدانی دڵ زیابێ هەناسەیانە خێرابێ دەم و چاو زەر دەبێ بەڵێ گیان دەلەرزێ ئازاری لێرە دروستە بێ وایە چێ بۆ توالە ئەوە فکری غەڵەتەخی نامێشتەوە باشە دکتۆر لەم کاتەیە کە بەرەو تاقیکردنەوەکانەچین کە لەگەڵ وەزارەتی پەروەردە و کاربەدەسانی تربیە و پەروەردەیە قساکەی ئەڵێ ئەمە قاعەکانمان ئامادە کردووە فێنکەرەوەمان داناوە هۆڵەکانمان ئامادەکەمان ڕێکردووە بۆ خوێندکارۆمانە ئەوەی ماوە تۆ لەسەر دایک و باوکو لەسەر خێزانە خێزان ڕۆڵی خێزان بە تایبەت ڕۆڵی دایک و باوک لەم کاتەیە چییە دکتۆری وڵای یەکەم شت ئەمە من بە مناسبە هەر لە کورسات ئینشاءالله ڕۆژی دووشەمە سەعات 9 بۆ یەکەم جار بەنامەیەکی تازە پێشکەشەکە بە ناوی بژاردەی سێم حەڵقەی یەکەم باسی پۆلی دوانزەیە زۆر سپاس باسی دڵڕاوکی تاقیکردنەوە کە باسی ئەوەکە فشاری دایک و باوکەکە ینی گەورەترین غەڵەتی دایک و باوک چییە کە ئێستا مەسەرەن کە تەلەبی پۆلی دوانزەیە کەس نییە بۆ ماڵمان ناچین بۆ ماڵان تەلەڤیزۆن کوژێنەوە خەتی ئینتەرنێت ببڕن ئەمە خۆی لە خۆیان ترس دڵڕاوکی زیاکە خۆ تۆ لە جەبهەیانی پێویستە چۆن لە پۆلی یەکی ابتیدایی بۆ دە و یانزە بۆ لە پۆلی دوانزە ژوابێ خشتەیەکی بۆ دانم ماوەی سعیکردنەکەی زیاترە بێ بەڵام باجارجارێ سەیرێکی یوتوبەکەی بکە باجارجارێ گوێ لە مۆسیقا بگرێ باجارجارێ هەناسەیە بە ینی نایڵم چن بۆ ماڵە نایڵ لەگەڵ هاوڕەکەی بچێتە دەرەوە خۆ دنیا آخر نەبووە ئەمە ئەبی ئەم دایک و باوکم ستێسە لەسەر مناڵا بە هەموو دقی 5 دقیقە خۆی نەکا بە ڕۆسایەکەی ئەرە تۆ پۆلی دوانزەی ئەو تۆ خەریکی چی ئەوە نازانم کاکە لێگەر باجارجارێ ئەگەڕێنەوە خاڵی سەرەتا ئەگەر ئەو خوێندکارە لە سەرەتای وەرزی خوێندن باڵێ وانەکان جوان بخوێنێت و لە پۆلە ئامادەبوونێکی تەواوی لێرە بەس شارە دەرونیش کەمە بێت زۆر کەمە بێتەوە ئەتوانێت وەک جەناب تەڵێ بچێتە دەرەوە سێری یوتیوب کات جاروبار 24 ساعت لە سەرەتای وەرزی خوێندن ئەوە گرنگە لەوێ بیانی بەڵێ بەڵێ ئەم فشارە دەرونیە قۆناغ بە قۆناغ کەمە بێت ئێستا زۆربەی خوێندکارانی کە دڵڕاوچەکان زۆرە بەڵێ ینی با ئێمە هەمووی تێکەڵ نەکەین ئێستا تۆ با بڵین 150,000 نازام چەند هزار کەس ئەخوێن ئەم لەوانی 15,000ەکەی و قەلەقەی هەبێت 100,000ەکەی نیەتی بۆ لە سەرەتای ساڵەوە خۆی ئامادەکردەوە ڕۆژانە ئەخوێنێتەوە بڕوای بەخۆیەتی بەڵێ حوزوری هەیە شتەکانی هەمووین کردو ئێستا ڕاجعەکە بەس کاکە هەمانە لەو 15,000 لە بیدایەتی ساڵ و ئێمالی کردو کەڵەکە بۆ ئێستا ئەو غێلی هاتو هەرچەند سەیدیەکە گیانیە لەرزێت و خۆیەکە بە خەوت و یاڕلی ڕاکە بۆ لە بەرستاشی بۆگری بەڵام تۆ خۆ نمونەم لایە تەلەبەمان هەیە حەوت دەرسی هەر حەوت دەرسەکە مامۆسای هەبوو لە حەوتیا دەرنەچۆر داخڵ نەکراوە عێلاقی بە کەسێتی سادەکەەوە هەیە کاکەوەی لە چەند سەماڵ پێدار بوو لە ژوورێکی قڕینایەکەمی هەرێم بەڵام ئیرادە دوجار ئیرادەکە ئینسانە کەسێتی خۆیەتی من دڵنیام هەمومان ئەزا ئینسان چەند گەورەیە هەر یەکێ لە ئێمە 100 ملیار دەمارەخانەمان هەیە ڕۆحی خوا لە ناخمانەیە ئەکاکە ئیمتیحان چیە تۆ ئەوە لێ تسی و گەورەیکەی بەس ئەم ترسەی دایک و باوکو ئەمەی کە مامۆستا و تۆپۆلی دوانزەیت و قسە و قسەڵۆکی ئەم لاو سیستمی تاقیکردنەوە ئەمانەوەی کردو ئەم ئێهمالی تەلەبەکە خۆش ئاوام ترس و دڵڕاوچیە دروست بوو چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان ئەم باسی بایکۆت و گرفتی بایکۆتمان هەیە تر لە خوێندکارە لە مامۆستاکانە ئەوەی کە ئەو بارودۆخی کە هەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردەوە بەتایبەت ئەم بابەتی بایکۆتە لە شاری سلێمانیە زۆر زەقترە ینی لە چاو لەم دەڤەرەیە چۆن وا بکەین کە خوێندکارەکانمان تەلەبەکانمان کە لە پۆلی دوانزەیان کە ئەم ساڵ نزیک بە دوو مانگ بۆ 3 مانگ بەڕاستی دەرگای مەکتەبەکان هەر داخراوە ینی ئەمانە نابێت پۆلی دوانزەکان دەوامیان کردو ئەزان ئەمە نابێت بە گرفت لەلایانی دەرونیەوە بۆ سەر ئەو خوێندکارەکە بڵێ من وەزعەکەم ئاواهیە مامۆستام نایەت مامۆستایەکم ئەڕوا لایانی دەرونیەکی تێک نایە ئەمە ئەگەر ئەزانی چۆنە خوێندکارەکە بڕوای بەخۆی هەبێ کەسێتێکی سەرکەوتوی هەبێ نە بۆ من بانەمونی خۆمەوە پێنەوە من ئامادەی پیشسازی سلامی تەواو کرد دوایی هاتم حەزم لێی نەبوو ئەو شوێنی لێوەرگیرا کتێبەکانم بەس کڕی لە پەروەردە امتحانی خارجیمە نە مامۆستام هەبوو نە ڕۆژە چوومەتە ناو پۆلەوانێ بەس کتێبەکانم خوێنەوەتەوانێن لە دائیرەش بوو مۆزەفی بوو 74 بوو 75 بوو هێنام کەواتە لێدا خوێندکار خۆی شخصیەتی خۆی مهمە ئێمە وتمان پۆلی دوانزەکان ینی تقریبا لەم دەڤەرەش ینی زۆربەی دەوامی خۆیان کردووە کەمکەمە
نزبێت تۆ شتێکمان ئێستا پێڵێن خوێندن لە دوورەوە یا خوێندن بە ئەنتەرنێت کاکە خۆ نەم ئۆنلاین مامۆستا ئەکەوێت چ سەخسیتی نەکات تۆ چەند محاضرەیەکە فەوتاوە خۆ لەگەڵەوەشە چوونەتە هینی دەرەکی ئێستا مامۆستای با بڵێن ئەمەی کاچن بۆ ماڵان مامۆستای خارجی بەڵێ ئەوە هەیە ئەچن لە پەیمانگاکان و لە زۆر شوێن هەیە ئامادە ئابن ئەمانە ڕاستە کاریگەری بۆ ئێستا لەسەر پۆلی 12 هەیە بەڵام کاریگەری مەترسیادارەکەی بۆ داهاتووە ئێستا بە ئەمەی بەم بایکۆت هەیە ڕۆی و پاردوو مانگ دەوامی کرد و پێدار و ئەم ساڵ و چەند کەسیە با بچێتە زانکۆ ئێمە لە زانکۆبی نەزانین لەوێ بنەماکانی نییە یعنی ئێستا لە پۆلی یەک تۆ 2 مانگ دەوامە ئێستا مناڵ هێنن لەگەڵیانە دانیشین دایک و باوکیان گەشتۆتە پۆلی 6 نازانین ناوی خۆی بنووسێ شەشی مناڵتی سبینی ئەمە یەتە زانکۆ کاکە لە پۆلی یەک نیوەی بابەتەکانی نەخوێنەوە لە پۆلی 2 3 بەشی نەخوێنەوە لە پۆلی 3 نیوەی نەخوێنەوە باش هەمووی کەڵەکە بۆ خۆش دەزانی تەنزیمێکی هەڕەمی هەیە منهجی قوتابخانە پۆلی یەک بناغەیە بۆ 2 بناغەیە بۆ 3 بناغەیە بۆ 4 باشە تۆ ئەگەر بناغی ئەم بینایە و نیوەی چیمەنتۆکەی تێکراوی نوێی ئاسنەکە چۆن لەر زۆگ نابێت کەواتە ئەمە لە ڕنگدانی و لە داهاتوو بێت یەت کە دوایی ئەبێ بە مهندزی ئەبێ بە دکتۆریە ئەبێ بە مامۆسا وەکو پێویست باجەکەی ئەین باڵێ بێگومان لە 100 ئەبێ بێین کاکە ئێمە لە زانکۆ ئەزانی وسیتە لە بەچێ خەتی ناخۆشە ناخوێنرێتەوە تاقەتی خوێنی نییە ئاسی زانستی کەمە من بۆ پۆلی با بڵێنەوەی 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ تێستێکی اختیباری پیاجێم کرد کە مناڵێکی تورک مناڵێکی فارز مناڵێکی عەرەب لە 7 ساڵیە ببیزانێت چێ نەزەرەکەی پیاجێواڵێ بەڵام من مناڵی 10 ساڵ 11 ساڵ نایزانێ ئەوە بۆم دەرەکەوێت کە ئاستا لەبەرەوە بەدەست خۆی نییە نەیخوێنەوە بابەتانی نەخوێنەوە بڕاو هەبێ مەسەلەن 2 پارچە هەویرم هێنا قوڕی سەناعی کامی بمناڵی 7 ساڵ بیزانانی هێناوە ترازوێ لە بەردەمی دامناوە ئەمە بڵین 50 غرامش 50 غرامە هەردووکی لەسەر ترازۆکە داناوە و تۆپ وەکو تۆپێکی خڕ ئەمە بەقەی یەکن ئەڵە یەکسانن تەبێ ئەیبینە ترازۆکە دوای هەر لە بەرچاوی ئەمەی ئەم لاکەوەکو تۆپ وایە باریکم کردوتەوەکو خەیارە درێژم کردووە وتم ئێستا کامیان زۆرتەوە زۆرتە چێ درێژتر بووە آخر کەمیەتی مادە 50 غرام بێ درێژی کە و خڕی کەوپانی کرد 50 غرام سەباتە نەگۆڕە وەزنەکەی ئەمە بێ مناڵی 7 ساڵ ستا بزانێ من 11 ساڵ نایزانێت کیلۆی ئاسن و کیلۆی کاک ئەو بنموێنێ ئەو بسەی حەجمەکەیەکە باشە دکتۆر ئەوەی کە تێبینیەکرێت لە سەرەتای خوێندن زیاتر بەسمە بەس ئامادەبوونە لە بەس حزوری هەبێت لە سەرەتای ساڵەوە ئەو پشت دەبەسێ بە پەیمانگاکانی دەرەوە ئەوە ژێکێکە لە کێشەکان بەڵێ ئێستا خوێندکارمان هەیە کە مامۆستای خصوصی هەیە لە ناو پۆلا ئیهمالی کردووە ناوپۆلۆیان ناچێ گیاباتە ئەڵێ من هەمووی مامۆستا بۆی باس کردو ئێکاکە مە خەڵەتە چ هەر مامۆستای شێوازی خۆی جیایە تەلەبە هەیە قوربانجان مامۆستای خصوصی هەیە چێتە پەیمانگا لەگەڵ لە مەکتەبیشە سەیرەکەی 3-4 مەرزەمەی پێ ئەمە زیاتر سەری لێ تێگەیە ئەمە زیاتر تووشی ترس و ڕاوچێکە جاران ئێمە کتێبێک بوو وڵی نەدایک و باوکمانە زین لە پۆلی چەنگین و نەموتابعیانە کردینەوە نام ترس و دڵڕاوچی ئێشمان هەبوو کوێسا ئەمە گەورەمان نەکردووە بەڵام بەداخەوە ئێستا بار و دۆخەکە و ئەم ئێهمالی تەلەبە و نەزری خراپیش با لەبیرمان نەچێ ئێمە بە چاوی کەم سەیری خوێندنەکە زۆر دایک و باوکێ خۆیان بەبێەوەی بە خۆیان بزانوری مناڵەکانیان نەخوارەوە ئەڵێ بی بەچیوە جامیعەشە تەواو کردەوە براکە و جامیعی تەواو کرد لە 2014 ساڵە لە ژوورەوە کەوتووە بەس کولی طبی عامەکە تعینە بێ ویژەم ساڵیش تعینم ئەمە 2 ساڵە زام تعین نەبووە ئەی مهندی ساینە ئەی ئەم کۆلێجە بەرزانی تەواو کردەوە ئەمە ژوای لێ کردووە دافع و پاڵنەرە کەم بێتەوە بۆ خوێندن جاران ئێمە خواخوامە بەعدادی تەواوکەین یەکسەر تعینە ئەمە کاریگەری خراپی نابێت بۆ پرۆسی خوێندن ئەگەر لە ئێستاشانە بە ساڵانی داهاتوو بێگومانەوە ئەم بێ ئومێدیە بێگومانی سا زۆر تەلەبە هەیە ئەڵێ من لەبەر دایک و باوکمە خوێنم یا خۆسەرن ئەمێ بە شەهادەیەکم هەبێ ینی ئەو دافع ئەو مۆتیڤە حەقیقیە نییە بۆ خوێندن بەهێزە بەڵێ اینجا هەر شتێکی تۆ پاڵنەرە بۆی نەبێت یا سەرکەوتوو نابێت و دەرەجەی پۆلی 12 من ئەیڵێمەوە تەنیا بۆ کۆلێجی سفادەی لەکەی ئەمە مانای ئەوە نییە تۆ تیا بەهرەمەند دەبیت یا سەرکەوتۆ بیت باشە دکتۆر باسی خێزانمان کرد ڕێنمایی یاخود ئەو مامۆستایانەی کە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوەیان بە تایبەتی پۆلی 12 چۆن ئەبێ هەڵسوکۆت بکەن لەگەڵ خوێندکارە چۆن ئەبێ ئەو ژینگەی وا بۆ ئارام بکە یاخود بۆ بڕەخسێن لە کە خوێندکار ترسی نەبێت جاری وا هەیە بەڕاستی خوێندکار ئەڵێ کە ئەچمە ناو هۆڵی تاقیکردنەوە کە ئەو مامۆسایە بینمە ژنۆ مەشکێ ناتوە ئەوەی کە ئەشیزانم لە بیر مەچێتەوە تەمە مامۆساکە وای کردووە یاخود ترسەکەیە ئەمە چۆن بتوانین ئەمە ڕێک بکەینەوە هەمووی هۆکارە جاری یەکەم شت با بڵێن کە بەیانی تاقیکردنەوەی پۆلی 12 زمانەیە یەکەم داواکاریم لە خوێندکارەوەی ئەو شەوە بێت لە هەموو شەوەکانی تر زووتر بخەوێت
بۆ چونکە کە تۆ سعات یانزەی شەو خەوتی ح ساعت 8 ساعت دەخەوی مێشکی سراحەتەکان مێشکی بەیانی ئامادەیە ئیش بکات کاریگەری هەیە دکتۆر لەسەر هەیە دوو شەوە سی شەوە خەوێ لە محاضرە باوێشکە یا تو جێژ و تەرکیزی نامێنێت مێشک توانای نی معلوماتەکان بگەڕێنێتەوە کەواتی یەکەم بێ زوو بخەوێ ئەتوانێت 5-6 بەیانی هەستەگەر 7 ساعت خەوت بێ مراجعەیەکی بکاتەوە اینجا نیو ساعت ڕۆژ یەکەم ناڵم نیو ساعتێ زووتر چۆ شوێنەکەی خۆ بدۆزیتەوە بەڵام لە ڕۆژی دووەم و چارێکی زووتر مەڕۆ چکاچی دەبەر هۆڵەکە ئەوڵێ ئەوەیەتەوە ئەوڵێ سوال دزراوە ئەوەی تر توی شقل ڕاوشێ دەگا کە واژ نییە بەس تەلەبێ لە خۆی قساکات بۆیە گوێ لە قسەڵۆکی کەس دەگرێت نەچێت لا هیچ کەسەوە بڵێ کاکە من ساڵێکی خوێنەمەگە هیچ نزانانی تا بم نیو ساعتش هیچ فێر نابم اینجا کە چه هۆڵی تاقیکردنەوەکەوانە با سوالی امتحانەکە بە پشتا هەڵگێڕێتەوە هیچ سەیری نەکە لە یەکەوە تا دەبژمێرە دووسێ جار چونکە هەموو کەسێ ترسێ یعنی جەنابی شکاژیت هۆڵی تاقیکردنەوە زانی جنازانی زۆر طبیعیە بۆیە لە یەکەوە تا دەبژمێرە دوو جار وردە ترسەکە ئەڕەوێتەوە معلوماتەکان نەگەڕێنەوەێ اینجا لە لووتیەوە ناسەیەکی قوڵ هەڵمژێر یاک 2 تا 8 اینجا یاک 2 سیبی هەڵێتەوە لە ناو سیەکانێ بۆی سیەکان ئەو ڕاهێنان 5 دقی بەسە بۆی سیەکان ئۆکسسیژینەکە وەرگری بڕا بۆ مێشک ئیوە هەروە پەلەپەل بە ئینفعالیا نایەڵێ خۆی ئۆکسسیژینی زۆری تەواونی هەواگە ژینگەمان پێزا جابە بۆ تاواکەم خوا بووی ئەمەشی لەگەڵا بێت مامۆسا ڕێگە بە خوێندکارەیە ئەمە بکە لە سەر تۆ سوالەکە لە بەردەما مامۆساقی چی خۆلوتە ناگرێت تۆ بۆ خۆی ساعتی خۆی دەگە 5 چی بەسە ڕێگەی پێ کاکە من سەیری سوالەکان ناکەم جارێ هاواکەم خۆ کەس لێ ناگرێت ئەبێ مامۆسا یارمەتی بە بڵێ دەست خۆش بێت دوای ئەو پرسیارەکان هەڵاتەوە ئەوانەی ئەیزانانی و دەجوای باتەوە شتێکی جوان نەوت مامۆسا تەورە بینە کاکە ئێمە لە هۆڵی تاقیکردنەوە بووین جاری وایە تاقتەق مامۆسای ئافرەت پێڵاوی ئەڵێ غەوار و تۆشێت تاقتەقەڕواڵی بە تەڵی سەر تاکێشە ئەبێ جارێ هەموو مدیری قاعەکان نێڵن مامۆسا ئافرەتەکان پێڵاویی وای لێ ئەرکە لەسەر هەمووان کە بەشدار بن کە فشارەکان خودی خوێنکار هەم دایک و باوکەم مامۆستاش هەمووی بەشدارە هەمووی بەشدارە چونکە ئێساوە هەمووی هەیە ساعت و سەڵ تاقینەوەگە ئەزانی تەلەبە هەیە ئەگە ساعتێ لە ماڵەوەی بە دیوارەکە چک وابکە سعی پێ ناکرێت لایبی ئێ باسە تاق بە پێڵاوەکەی بۆ قاعەتەوە چی وایە بە چکوش بەسەر یابێ لە ڕوشی نایە پێ بڵێ مامۆستا خۆ ناڵە پێڵاوەکە داکەنە کەواتە بێ مامۆستاکان هەر لە ئێستاوە لە هۆڵگانی تاکنەوە پێڵاوێک فلاتی هەشتێکە کە تەقەتەقی نییە اینجا ناکرێت دوو سێسە مامۆستا بە تەنیژێکەوە قسە لەگەڵ یەکتریانکەن و دەنگەدا هەیە ئەم شتانە هەیە مامۆستا مڕاقبەیەکی تەواوەکات تەلەبەش وا بزانێت کەسی تیانی بەس خۆیەتی لە ژوورەکەی خۆیان هیچ تەرکیز نەخاتە سەر مامۆستا و تەلەبەی هاوڕێی و سەیدیم لاودا بکە ئەوە بکە ئەوە بکە حەقی نەوێت دوایەوە زوو هەوڵ نابچێتە دەرەوە دێ تەلەبەیە وەزانێ ئازایەتیەکە ئەڵێ با زوو بچمە دەرەوە نیوەی پرسیارەکان وەڵام نایەت و یا بیرێکە بۆیە با ئاخر کەس بچیتە دەرەوە مڕاجعەیەکی تەواوی کرد بەڵێ اینجا گرنگترین شت دەوەیە کە تۆ یەکەم جار زانی و وەڵامەکە و ڕاستە جواب بداویتە نەیگۆڕی زۆر جار تەلەبە وەڵامە ڕاستەکەیە تو جاری دوم ئەچێ قەلەقەبی ئەیگۆڕێتە غەڵەتەکات دکتۆر ڤیددیۆیەکم بینی لە ماوەی پێشوە بە شێوەیەکی کۆمیدی لەسەر تاقیکردنەوە و پۆلی 12 دروست کرابوون جاسامێ بیکەم بە پرسیار لە جەنابن ئەڵێ خوێندکارێکیان هەیە لە ماڵەوە امتحانی پۆلی 6 هەیە پۆلی 12 هەیە ئەڵێ ئەوەی کە خەمی خزمەکانیەتی پورزازازاکەی باوکی کە لە وڵاتێکی کێ تەلەفۆنەکە ئەڵێ ئەرێەوە دەرچوو یا دەرنەچوو یعنی ئەوانی جواز ناهێنن ئەوانی بوون بە هۆکارێک بۆی ئەم کەسە ئەم خوێندکارم قوتابیە ئەوە دڵە ڕاوچی هەبێ خزمەکانی ژیان بە دەوری و ئەمان ڕۆڵی ئەمان چێ لە بکاتەیە چۆن بتوانانی ئەمانە کۆنتڕۆل سەیدیکە بێ پرسیارێ لە خۆمان بکەین ئایا ئەو ئامۆزا زای ئەو پورزای ئەو خاڵێ و مامەی لەگەڵی چێتە قەبرەوە ئێمە هەر یەکە خۆمان مەسئولین لە پاسەڕۆژی خۆمان ئەمە یەکەم دووەم ئەوەی بیاوێ خەڵک ڕازی کا تا ڕۆژی قیامەت لە قەلق و دڵڕاکی و سەرگەردانیە خەڵک بە من و تۆ ڕازی نابێت ئەو خوای گەورەیە خەڵکی هەموو کەس لی ڕازی نییە من و تۆ چین خەڵک لەمە ڕازی بێت کەواتە بێ خوێندکار ئەمەگە کەسە ها کەسێتی ناڵم کەسێتی تەلەبەکە مویمە جۆ لە قسە قسەڵۆشی خەڵک نەگرێت گەورەترین هەڵی دایک و باوکیش کایکا و کەسێتی مناڵەکەی تێگەشکێنێ و ترس و دڵڕاوشی تاقینەوەی لە زیاکە بەراوردیەکە بە کەسانی تر نابێ بەراوردی بە ئامۆزا و پورزا نابێ بەراوردی بە خوشک و برای خۆشی ئەبێ بەخۆی بەراوردی بکەیت چ هەر یەکەو کەسێتی خۆی هەیە هەر یەکە بۆ نمونە جیناتی تایبەت بەخۆی هەر یەکەم لەو دەزیرەکیە نۆزیرەکی زیرەکی تایبەت بەخۆی هەیە بۆیە بەراوردکردن هەڵەیە جۆگتن لە قسە و سەڵۆکی خەڵک هەڵەیە دایک و باوکە لێی گەڕێکاکە جان بە بڕوای من خەڵکە ناسم پەیمانگای پزیشکی تەواو کردووە عیادەی داناوە ئەمە ئێستا و کۆڵانەکان هەیە بڕابێ بەقی سێ چوار مهندیس دەوڵەمەگە خوانی بڕە
کەواتە جۆری پیشەکە زۆر مێ ئێستا لە زیرەکی دەستکرد خەڵکی شەکان ئێستا لە بوارە کۆمەڵایەتیەکانە کۆمپیوتەر چی خۆشت نییە هەموو تەلەبەکانمان شێت کرد لە ابتیدای بۆ نووسی لە دەفتەرەکە ئافرین پزیشکی دو ڕۆژ ئێ بنەبوو بە پزیشک حەزی لێ خۆ زۆر پزیشکیشمانێک کاکە خۆ شەت نییە کە کۆلێجی پزیشکی تەواو کردووە ئەرێ لەم شارێ ئەوەی عیماری هێوەی شەریکات و کۆمپانیە دەوڵەمەندی ئەم شارە ئادەی پێم بڵە چەندیان دکتۆر و مهندسن یعنی ئەگەر تۆ پارە دەوێت خۆی لاقی بە شادەوە نییە بە دنیای ئێمە کاتمان نەماوە ژینا کۆسار ئەم گفتوگوۆیە سعاتیشکە ژێنێت لەگەڵ دانیشتن لەگەڵ دکتۆر کەریمە هەر خۆی بۆ خۆی وزە و گفتوگوۆیەکی بەچێژ و بەسوود بۆ دکتۆر بەڵام ئێمە بەرنامەکەمان لێرە کۆتاییە دکتۆر جان زۆر سپاس بۆ دکتۆر کەریم شەریف قەرستانی پسپۆری دەرونی بەڵام لەمە دواتوانین لە کورساتەوە بینەری دکتۆر کەریم بن و زانیاریانەی کایە بۆ هەمومان سوود بەخش و بە سوود و بتوانین سوودی لێوەربگرین دووبارە سپاس بۆ ئامادەبوون سەرکەوتوو بن دکتۆر.